ئێمە بەرەو ئەم فتنە هەنگاوانین ئەزانین ئاو کەمە بێتەوە ئەم فتنە بەرەو پیرمان دێ ئەبێ ئینسانی موسڵمان چاوی کراوە بێ کە فتنە هات عەرزم کردن ئینسان ئاگای لە خۆی نامێنە شوێن فتنەکە ئەکەوێ ئەبێ بوەستی لە فتنەکە تەسەوور کە هەر یەکێک لە ئێمە جاری وایە جەنگ ئەکەین لەسەر مەعاشێک جەنگ ئەکەین لەسەر هەموو شتێک ئەمانەی پشکمان هەبێ لە هەموو شتێکە چونکە ئەمڕۆ ئەم شێوازە مامەڵە غەربیەی کە ئەمڕۆ هەیە ئینسانی زۆر زەلیل کردو ڕەحمەتی خوا لە مامۆستا سەعیدی نورسی بێ ئەفەرمێ ئەم حەضارەتە کە هات وستی ئینسان لە عەبدایەتی ڕزگار کە بەڵام ئینسانی کردە کرێچی هەومان ئێستا کرێچین ئەنواع کرێمان لەسەرە کرێ خەتی مۆبایلتە ئەنتەرنێتە کورە با بڵێن هی پاستە هی ئاوتە هی کارەباتە هی ژینگەتە نازانم هی جادەکانتە هەموو کرێچین کردو ئێمەیان زەلیل کردووە لە ناو کرێیە تەمەنمە تەختیتێکی گەورەیە وای کردووە کە ئێمە موسڵمان نەتوانین ئەسڵەن پیاو لەم زەمانە ناتوانێت لە بی غەیری عەیشی خۆی بیر کاتەوە ئەوەندە قەرزاریان کردووە خستویانە لە زۆرە گردە ڤیدۆیە ئەبینن کەسێک لەسەر جادە کەوتووە خواردنە یا شتێکی ئەدرێت ئەکسەر ئەیدا بە کەسێکی ترکە کەوتووە ئەو کەسانە کەسی زۆر بەڕێزن ئەوەندە سوو هاتووەتە سەر حاڵیان وهای لێکردن کوشتونی لە ناو بازاڕە لە ئەوروپایە لەسەر جادەکان کەوتون بۆیە زۆربوونی ماڵ لە فترەی یەکەمان نییە لە کاتی ئینحیسارە دواتر ماڵ زۆر ئەبێ یانە لە پێشا زۆر ئەبێ گرنگ نییە چونکە شوڕاحی حەدیثە فەرمون چەندین جار ماڵ زۆری لەسەر زەویە دروستە بێ وای لێیە کە خەڵک سەدەقەی نەوێت بۆیە لە ڕیوایەتێکە ئەفەرمێ سبحان الله ئەفەرمێ لا تقوم الساعة حتى يكثر المال ڕۆژی قیامەت نایە هەتا ماڵ زۆر زۆر ئەبێ فيفيض ئەوەندە زۆر ئەبێ ئینسان لە خۆی زیاترە رب الماڵ خاوەنی ماڵ ئەگەڕێ مانوو ئەبێ هەتا کەسێکی دەستکەوێ سەدەقەکەی لێ وەرگرێ ئەفەرمێ سبحان الله ئەوەندە ماندوو ئەبێ وای لێ هەموو کە سەدەقەی خۆی پیشانی خەڵک ئەدا یعنی ئەم ڕیوایەتە سبحان الله ئەفەرمێ وحتى يعرضه هر کس لآستی خوی صدقه کانی درخه کاک با قربان اما آلتونه کیه ای با او علی اما زیو کور علی اما پاره اما برنج اما همو صدقه کان اخنا پیش چای فقیر بشکم فقیره تماع بگربت افرمي کسی که پیشانی ادن فيقول الذي يعرض عليه لا يرضى له لي فيه واخواه يجي يشكم بمن ينامه ويلا فرماشته که فرمي صدقه زور كان پیش او الرؤجه به کز نبي صدقه كان تن لي ورگري رحمتي خوال إمام أحمد بك أفرمي كصدقت كرت أبي الزهر ممنوني فقير بي زور كليد ورق نك منت كي بسريا وأنفقوا مما رزقناكم خواهي قورا أفرمي ببخشن لويك إيما كردو مانا برزقي إيوا خوتو خاواني نيد تو تشيت هي هاموي بجي هذي نا أويك من بيم داون لو ببخشن بويا أفرمي تصدقوا فإنه يأتي عليكم زمان يمشي الرجل بصدقته فلا يجد من يقبل صدقته كرة صدقة كان خير وخيرات كان بخوار رجية بسرت أنا أقرين تا كسيتان دسك أقرين تا كسيتان دسك أم كس صدقة كتان لي ورقري كستان دزناك جاري واهي چن قند چن شوين أبرن الله النفرك صدقة ورقريك أقن لاي الله والله اگر دوێنە بتێنایە وەرمەگرت نەفەرێکات پێشتۆ ئەوەندەی دامێ ئیتر پێویستم پێی نییە وەرناگرت مەجبور ئەیاتەوە بە کۆڵی ئەیگەڕێتەوە نازانێت چی لێ بکە سبحان الله چەند جارێک ئەم حاڵەتە تکرار ئەبێتەوە باشە ئەم فەرمایشتە لەگەر فەرمایشی حەسری فورات زۆر جیاواز حەسری فورات و گرتنەوەی فورات و جەنگی جیهان لەسەر ئەو کێوە ئاڵتوونەی فورات فتنەیەکی زۆر گەورەیە ئەلێرە فتنەی ماڵ نامێنێ بۆیە عالم جەنگی لەسەر ئەکا لە ڕوایەتەکانە لەبەرەوەی ماڵ هێشتا خۆشەویستە نەگەیشتێتە ئەو ڕوتبەی کە خەڵک شەقیتی هەڵبا و نەیەوێ نا هەموو جیهان جەنگ لەسەر ماڵەکە جەنگ لەسەر ئاڵتوونەکە ئەزانێ بە ئاڵتوون ئەبێتە گەورەترین هێز و بەقووەترین هێز و دەست بەسەر جیهانە ئەگرێ ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە صحاحە هاتووە و ئیمامی مسلم و بوخاری و زۆرێکی تر لەو ئیمامە گەورانە هێناویانە کە ئێمە یەقینمان هەیە کە فورات وشێکە و ئەم کێوە ئەدۆزرێت
جیهان هەمووی ئەبێتە جەنگی لەسەر ئەم واقعە ئێستا لە پێش چاومانە خۆشەویستمان پیشانی داوین ئەبێ ئەو ڕۆژە کاممان لەسەر دەور بین و لە حیاتا بین و چۆن مامەڵەکەین لەگەڵ ئەو ڕۆژەیە چۆن مامەڵەکەین ئایا ئێمە بەشێک ئەبین لەوانەی کە پارە و مادەی کوێرمانەکە و شوێن جەهل ئەکەوین و ئەچینە ئەوێ و هەتا بفەوتین یانە دوورە پەرێزی ئەگرین وەکو خۆشەویستمان فەرمێتی لە کاتی فیتنە ئەچینە شاخەکان و دوور ئەکەوینەوە اعتزال لە خەڵکیش ئەکەین هەتا وەکو لە فیتنە پارێزراو بین